لە ماوەی ڕابردووە لە دوای ماوەیەکی زۆر توانیمانم فەرمانگەیش بکەینەوە واتە ئێستاکە هەموو سنووری پارێزگای سلێمانی فەرمانەکانی کراوەتەوە بووە بە کارتی نیشتیمانی لە سنووری پارێزگای سلێمانی سیوەک فەرمانگەی کارتی نیشتیمانیمان هەیە و من لێرەوە سوپاسی بەڕێز عەمید محەممەد بەڕێبەر ڕێگەزنامەی سلێمانی یەکەم لە دابینکردنی هەموو پێداویستیەکانی فەرمانگەکانمان و سپاسی جەنابی بریکاری وەزارەتی ناوخۆ ئەەکەین بەڕێز دیواچەتۆ و سپاسی تایبەتی کاک قوبا تاڵەبانی ئەەکەین جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کەم تا زۆر لە ڕێگای نووسینکەوە لە ڕێگای جەنابی و جاری وا بۆ خۆشیمان بینیوە قسەمان لەگەڵ کردووە جاری وا بوو بە تەلەفۆن ئاگای لە ئیش و کارەکانمان بۆ دابینکردنی هەموو پێداویستەکانی کارتی نیشتیمانی لە سنووری پارێزگای سلێمانی و جەختی کردوێتەوە لە خزمەتکردنی زیاتر و دابینکردنی هەموو پێداویستیەکان بۆیە سوپاسی جەنابیان ئەەکەین و لە هاوڵاتیان لە ئەمڕۆتوان سەردانیان فەرمانگەی بکەن بۆ مامەڵەی کارتی نیشتیمانی ئەوەی کە نفوسەکەی فەرمانگەی سرۆچکەواتە لەم ناحی بەرزنجەیە. سپاسی زۆر تایبەتمان هەیە بۆ کارمەندانی جنسێ و کارتی نیشتیمانی لە سلێمانی لە لێرە لە ئەو کەسانی کە مانوو بوون بە هەموو دائیرانی کە بەشدار بوون لە ناردنی فەرمانبەر بۆمان تەبیعی ئەزان ئێمە لە ڕابردوو بەشێکی زۆر کردنەوەی فەرمانگەکەمان تەخیر بوو بە حکمەوەی کە نەمانەتوانی کارمەندی بۆ دابینکەین خۆشبەختانە بەهیمەتی هەموو لایە بەهیمەتی بەڕێوەبەری ناحێ و کاک شێرکۆ و کاک شێم حەمە و هەموو ئەو کەسانی کە ماندوو بوون لێرە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بەڕێەکەین لە کردنەوەی کارتی نیشتیمانی ئەکرێ بڵێن یەکێکە لە داواکاریە زۆ سەرەکیەکانی خەڵکی ناوچەکە